دروستکردنی پەیوەندی و ڕێکەوتنەکانی پێشووی لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێم لەگەڵ لایەنەکانی عێراقی و دەرەکیەکان تا ئێستا سوودیان تەنها بۆ خودی ئەو لایەنانە هەبوو و بەپێی ئەو زانیاریانەی لەبارەی ناوەڕۆکی ڕێکەوتنەکانەوە بڵاوکراونەتەوە هیچ خاڵێکیان تێدا نەبووە لەبارەی چارەسەرکردنی کێشەنەتەوەییەکانی کورد و لەسەر و هەمووشیانە و یەکلاکردنەوەی چارەنووسی مادەی 140 و ناوچە کێشە لەسەرەکان و کۆتایی هێنان بە قەیرانی موچە و بودجەی هەرێمی کوردستان لە بەغداد. لەبەرامبەردا ئەوەی لە ڕێکەوتنەکاندا باسکراون تەنها چەند خاڵێکی تاکتیکی کاتی بوون لە پێناو وەرگرتنی پۆست و هەندێک جاریش بۆ لێدان لە لایەنێکی دیکەی نەیان. نوێترین ڕێکەوتنی لایەنێکی کوردی لەگەڵ لایەنە عێراقیەکان هاوپەیمانی سێقۆڵی نێوان ڕەوتی سەدر و پارتی و بەشێک لە سوننەکانی عێراق بوو بە ناوی ڕزگارکردنی نیشتیمان کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوپەیمانێتیەکە بەدەست لە کارکێشانەوەی پەرلەمانتارانی سەدر لە ئەنجومەنی نوێنەران بە شێوەیەکی کردداری هەڵوەشایەوە. لەو ڕێکەوتنەدا ئاماژە بە هیچ خاڵێک نەکراوە بۆ زامنکردنی مافە دەستووریەکانی هەرێمی کوردستان و تەنها هاوپەیمانیەک بووە بۆ دابشکردنی پۆستەکانی حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار لە نێوان ئەو سێ لایەنەدا لە ئەگەری سەرکەوتن لە پێکێنانی حکوومەتێکی زۆرینە و دروستکردنی گەورەترین کوتلەی پەرلەمانی لە ئەنجومەنی نوێنەران. لە دوای هەڵوەشانەوەی هاوپەیمانی ڕزگارکردنی نیشتیمان لە ئێسادا پارتی دیموکراتی کوردستان یەکەم زیانمەندی ڕێکەوتنەکەیە و ڕەنگە کاریگەریە و زیانانە بەسەر هەرێمی کوردستان و هاوڵاتیانیشدا بشکێتەوە. پارتی بە ڕێکەوتنەکەی لەگەڵ موقتەدا سەدر بۆ هۆی دوولەتکردنی ماڵی کورد و ماڵی شیعە کە بۆ هۆیەوە بەتایبەت لەلایەن شیعەکانەوە ڕوبەڕووی چەندین کاردانەوەی توند بووەوە لەوانەش موشەکبارانکردنی ئەولێر و بەشێک لە پاڵاو گەنەوتیەکان و بۆ هۆی کردنەوەی دەرگا بەڕووی لایەنە تونڕەوەکاندا دژ بە ئاسایشی هەرێمی کوردستان. پارتی بەو ڕێکەوتنە سێقۆڵەی نەک هەر نەیتوانی دەستکەوتی نەتەوەی بۆ هەرێم بەدەست بێنێت بەڵکو لەسەر ئاسی حیزبیش بەدەستی بەتاڵ لەی هاتە دەرە و تاکە پۆستێک کە بەهۆی ڕێکەوتنەکەەوە بەدەستێنا جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بوو کە ئەویش بەدەستهێنانی بەبێ هێژ ڕێکەوتنێکی سیاسی خۆی مسۆگەر دەبوو. یەکەم شکستی پارتی دوای ڕێکەوتنەکەی دوورخستنەوەی هۆشیار زێباری بوو لە ڕکابەری وەرگرتنی پۆستی سەرۆکۆماری عێراق دواتری سووتاندنی لقی حیزبەکەیان بوو لە شاری بەغداد. هیچ لایەنێکی نێو ڕێکەوتن نامە سێقۆڵیەکە هاوسۆزی پارتی نەبوو لەبارەی بڕیاری دادگای فیدراڵی کە پارتی دژایەتی دەکات لەبارەی بەناشەرعیدانانی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان. بەم شێوەیەش ئەو شکستەی ڕووی لە پارتی کردووە وەک حیزبێک لە نێو گۆڕەپانی سیاسی عێراق لەلایەک ناچاری دەکات خۆی بۆ سەرکەوتنی پرۆژەی لایەنە ڕکابەرەکانی ئامادە بکات و لەلایەکی دیکەشەوە هەلێکە بۆی پارتی بە سیاسەتەکانی دابچێتەوە بەتایبەت لە خراپ بەڕێوەبردنی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ڕێگری نەکردن لە شەپۆلی گەندەڵی و بوونی ناڕەزایەتی بەرفراوانی جەماوەری لەو حکومەتەی کە خۆی سەرۆکایەتی دەکات.